ڕێخوان خۆشی سارە خێ بە خۆ لە جادە داینە ئەو چیا هەموو هاتۆ سەجادێ ڕێ قەتع بوو لە ڕاستیدا و شوێنێک ئێستا ئێمە لێ وەستاوین ئەکری وەکو ناوندێکی بازرگانیە یاخود ناوندێکی وە شوێنێکی گەشتیاری گرنگ ئاوڕی لێ بدرێتەوە چونکە هێڵی بێکەوە بەستنی ڕانیە و پیشدەر و بیتویان بگشتی وە لەگەڵ سۆران و ڕواندز بێکەوە بەستێتەوە بەڵام بەداخەوە چەندی ساڵە هاوڵاتیانی ئەم سنوورە داوا ئەکەن کە ئاوڕێکی جدی لێرە بدرێتەوە و ئەم ڕێگەیە نۆژەن بکرێتەوە و یان لانی کەم قیر بکرێت بۆ ئەوەی چونکە کۆی ئەم ڕێگایە ڕێگایەکی ڕاست و دووری نیوە ئەم شارەکان کەمە کاتەوە بەڵام ئاوڕی لێنراتەوە بە بیانووی بوونی گەریلا لەم ناوچێ بەڕاستیدا ئێمە گەریلا ناوناوچەیە بیانوویەکە باسکردن لە گەریلا بیانوویەکە بۆ ئاوڕنەدانەوە نەبوژانەوەی ئەم ناوچەیە بە گشتی چونکە ئەمە بەدەستێکی سیاسی بین ئەم مۆزوعە لەگەڵ ڕاستیدا ئێمە وەکو کە من دانیشتوێ هاوڵاتیەکی ئەم گوندانی ئێرە گوندی گەرەوان بەدەگمەن وایە گەریلامان لەو سنوورە نەیتوێت تاکو تەرا ڕنگ بێت زاردار مەفرەزیەکیان لە کوێستانەکان دەربچن بەمەستی ئەویش زیاتر پاراستنی ئەو ناوچەیە لە زۆر جار لە ساڵانی ڕابردوو بەرلەوەی گەری لە نەم ناوچەیە بێت دزی لە زۆر لە خاوەن مەڕووماڵاتەکان ئەکرا پێست و پێستە پەنیر و پەنیرەکانیان ئەدزرا لە کون و کەلەبەرەکان دەلەوێکە ئەیان شاردەوە و ڕاوێکی یەکجار لێرێکرا و دار و درەختی ئەم ناوچەیە بەتاویل ناوچوو بەڵام لە ئێستادا بەهۆی بوونی ئەو مەفرەزانەی گەریلا ناو ناوچەیە ئەم دیاردانە بەڕاستی ڕێژەیەکی بەرچاو کەمیان کردووە ناڵێم لە ناوچوون بەتاوی بەڵام ئەگەر سەیری سنووری دەسەڵاتی گەریلا بکەین بە ڕێژەیەکی بەرچاو کەمیان کردو ئەمە بیانون بۆ ئەوەی کە ئەم ناوچانە نەبوژێندرێنەوە هیوادارم ئەمە نەکرێتە بیانوێک بۆ ئەوەی زیاتر گوندەکان پەراوێز بخرێن بە گشتی چونکە تو ئەو ڕێسەیەکەی ئەکرا باشترین خزمەتی بەم ناوچانەیە کرد بە تا ڕواندز کە ناوچەیەکی پەراوێزخرا و دوورە دەستە هۆکارەکەی ئەوێ ئەم ڕێگایە ڕانی و ڕواندز بێکەوە نەبەسراوەوە ئەگەر ببەسترێتەوە من گومانم لەودانیە ئەو کرێتە شوێنێکی بازرگانی گرنگ وە ناوچەیەکی گەشتیاری گرنگە چونکە زۆرترین سەرچاوی ئاو لەم کوێستانەکانی ئێرە هەن بەڵێ ئەم ڕێگایە کە ئێستا ئێمە لێی ئەوە لە ڕەواندزەوە دی ئەچێت بۆ کوێستانەکانی زینی گەرەوان و ساوسێوەکان و بێڕێش و بوزان و هەتا ئەگاتەکانی ڕەش و مێرگەڕەشەکانی و مێرگەڕەشوانی زۆرێک لە مەڕدارەکانی منتیقی هەرتەلی و خۆشناوەتی ئەوانە و ڕواندز و خەڵکی تەواوی ئەم ناوچانەیە و بەشێک لە مەمسار و ئانەی کە منتیقی برا دۆست وانەش زۆر زاردێنی ئێرانە لێرە ئەمینەوە هیوادارم ئەمە گرنگی پێ بدرێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کشتتوکاڵەوە لە ڕووی ئاژەڵداریەوە لە ڕووی گەشتیاریەوە ئێرە ناوچەیەکی زۆر گرنگە تەمەنا ئەەکەم زیاتر فەرامۆش نەکری ئێرە بە بیانووی بوونی گەریلاتون کە گەریلا هیچ کاتێک لە بژانەوەی ئێرە ڕێگر نەبوون و بەڵگەشمان بوونی ئەو کاتێک کە ویستیان کۆمپانیایەکی نەوت لێرە ئیشکە نەک هەر ڕێگرن بەڵکو هاوکاریش بوون لە بژانەوەی ئێرانە و لە زۆر شتەکانی شاوکارە بوون و خۆشیان پاسەوانی زۆر زار پاسەوانیان لە ئامبێر و مەکانەکانە کرد گوتیان با ئێڵا ئێمە نەبینە هۆکار لەوەی ئێرە نەبژێتەوە ئێستا تەمەنا ئەەکەم ئەم پارێکە لە شەڕ سەرفەکرێت لە بژانەوەی ڕێگاش ئەوە سەرفکرێت ببێتە داهاتێک بە حکوومەتی هەرێمی کوردستان و زیاتری ئەم ناوچێش ببژێتەوە بە بڕوای من ئەمە شەڕێکی بەدیلە یعنی شەڕێکە شەڕی کورد و کوردنی یانێ ئەنەوێت شەڕی کورد بە کورد بکەن بەڵام ئەمە لە ڕاستیدا شەڕی تموعی داگیرکەری دەوڵەتی عوسمانیە کە ئەوێ لار شوێنێک ڕۆژەکان پێدا تێپەڕووی جارێک کە داگیری بکاتەوە خۆی تێبئاڵێنێت ئەگەرنا ئەمە شەڕی کورد و کوردنیە لە ڕاستیدا ئەمە ئەنانەوێ لار شوێنێک پۆستاڵی تورک لێی بوو ئەنەوێ جارش کە پۆی بگەڕێنەوە خزمەتگوزاری بەگشتی لە دەڤەری برادۆست زۆر لە دواوەیە بەڕاستی منتیقەی برادۆست لە ڕووی خزمەتگوزاریەوە پشتگوێ خراوە ئێستا گەڕەکی شەهیدانمان هەیە فەرعی گەڕەکی شەهیدان زادەی گەڕەکی شەهیدان بڵین هەمووی تاسەیە هەمووی هەستاوە زادەی گەڕەکی فەرمانبەرانمان هەیە و ناو گەڕەکە کە تا ئێستا قیرتاو نەکراوە
تا ئێستا نێسکی هەفتا مارە لە ڕووی ئاوەوە ئاویان نییە، ئاوی خواردنەوەیان نییە، هەنی بەداخەوە جادەکەیان هەمووی هەستاوە، هەمووی تاسێ، هەمووی چاڵی گەورەی تێکەوتووە. و جادەی دۆڵی زەرزێ کە ڕێگای گشتی 15 گوندە، ئەو ڕێگایە ئەوە چەند ساڵێکە حکومەت گوایە پێی وەخەریکە تا ئێستاش هەر وەکو خۆیەتی چاک نەکراوە. و جادەی منتیقەی دێرێ و بۆڕێ ئەو منتیقانەمان هەیە، ئەو جادێ تا ئێستاش قیرتاو نەکراوە، چەندەها چاڕ و کۆسپەی گەورەی تێکەوتووە. ئەو ڕێگانە ڕێگای سەرچینە، ڕێگای ڕەوەند و کۆچەرەکانن، ئەو ڕێگایان کە خەڵک بار و گوزەران و ژیانی خەڵکی لەسەرا. و منتیقەی برادۆست ناوەندی ناحیە سیدەکان بەڕاستی خزمەت گوزاری وەکو پێویستی لێ نییە. تا ئێستا سیدەکان بەلەوانگەی نییە، تا ئێستا پارکێکی بۆ نەکراوە، تا ئێستا شوێنی حەوانەوەی گەنجانی نییە، تا ئێستا کافتریایکی وای لێنە کە خەڵک بتوانێت گەنج بتوانێت لێی دانیشێت. بەڕاستی کەم و کوڕی گەلک زۆرە لەو منتیقەیە لە ڕووی خزمەت گوزاریەوە، ئەو منتیقەیە لە ڕووی ئاوادانکردنەوە کەم و کوڕی گەلک زۆرە، چەندەها دێهات هەیە چۆل کراوە لەبەر کەمی خزمەت گوزاری. بەڕاستی سیدەکان تا ئێستا یەک نەخۆشخانەی یەک بنکەی تەندروستی هەیە کە لە سەردەمی حزبی بەعس دروست کراوە. تا ئێستا بەشی مناربوونی نییە، تا ئێستا بەشی نەشتەرگەری نییە. بەڕاستی لە منتیقەیەکی وەکو سیدەکان سەخت و بەفراوی و باراناوی لە زستانە کە زیاتر لە 50 سانتیم بەفری لێ ئەبارێ کە هاتوچۆی ئێمە بەڕێی سەری بەردیدایە. بەڕاستی لەو کاتەیە ئەگەر ئافرەتێک مناڕی ببێ یاخو کەسێک دووچاری مین و تەقەمەنی ببێ کە منتیقەکە هەمووی وەکو سەربازگەیە کە لە سەردەمی بەحسەوە هەمووی مین ڕێژ کراوە، تا ئەو کەساگەتە دیانە گیان لە دەستەدا. یعنی منتیقەی ئێمە بەگشتی پشتگوێ خراوە. جێگای داخامەوەی ئەو خاڕەش بڕێم دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بە تایبەتی ئەو دەسەڵاتی کە لێرە حکومەکە تەنها لە کاتی هەڵبژاردنە، لە کاتی انتخاب ئەو منتیقەی بردێتەوە کە دێن دەرگا بە دەرگاکوتن و سواری دەنگەکەن لە خەڵک. هەر کاتێک کە خەڵک دەنجی پێدان و زۆرینیان هێنا ئیتر پشتەکەنە خەڵک. ئێستا زۆرینەی گوندەکان ناتوانم هەموویان بژمێرم، بەڵام کاتی ئەوە نییە. یەک بە یەک ئەو گوندانێکە لە کۆنەوە ئاوادان کرابوونەوە ئاوادان بوون و خەڵکێکی زۆری لێژیا و خەڵک خاوەنی مەڕ و ماڵات بوو. خەڵک لەو گوندانە کشت و کاڕیە کرد و ژیانی زۆر باش بوو. ئەو خەڵکە هەموو گوندەکانی سۆر کرد و هەموو بەرەو سۆران و بەرەو سیدەکان و شوێنانە کەوتەڕێ دەستی هەڵگە لە کشت و کار و لە ئاژەڵداری و لە ژیانی ئاسایی خۆی. هۆکارەکەشی هەمووی گوند هەیە تا ئێستا کارەبای نیشتیمانی نەگەیتێ. بەڕاستی لەبەر کەمی خزمەت گوزاری و نەبوونی کارەبا و نەبوونی ئیدی کۆمەڵێک ئیشکاڵی گەوریان هەیە لە ڕووی خزمەت گوزاری و ئاوادانکردنەوە و ڕێگاوبان. لە سنووری منتیقەی لای بۆڵێ دێرێ ئەو شوێنانە ئەمەی وەکو بەڵگە ئاماژەی پێ بکەم، ئەتوانین هەتا 8 گوند زیاتر بژمێرین. یەک مەکتەبی لەیە ئەویش لە گوندی شکەنە، هەموو پۆلەکان لەوێ کۆبوونەتەوە. ئیتر بەڕاستی هەندێک گوندش هەیە چۆڵ کراوە لە منتیقەی لای دەشتی هێرت و ئەو شوێنانە